ئەردەڵانیەکان بنەماڵەیەکی دیاری مێژووی کوردستان و لە سەردەستی ئەردەڵانیەکان میرنشینێکی بەهێز دامەزرا. ئەردەڵانیەکان لە ماوەی فەرمانڕەوایەتیەکەیاندا گەلێک ڕۆڵی گرنگ و باشیان بینیوە لە ڕووی سیاسی و سەربازی و ئابووری و ڕۆشنبیری و هونەری و کولتوری کوردیەوە. میرنشینی ئەردەڵان بەدەر لە کاروباری سیاسی و ئابووری داهێنەر و دنیا ئاوەری گەلێک هونەری بیناسازی و مۆدێلی بەرگی کوردەواری و دانەری ئاوازی گۆرانی تازەی کولتورەکانی ژێردەسەڵاتی میرنشینەکەی بووە. میرنشینی ئەردەڵان بە یەکێک لە گەورەترین پرۆژە سیاسەکانی مێژووی کوردستان هەژمار دەکرێت کە لە چوارچێوەی میرایەتیەکە نزیکەی 700 دەتوانی فەرمانڕەوایەتی بەشێکی زۆری ڕۆژهەڵاتی کوردستان و بگرە باشووری کوردستانیش و تا دەرەوەی سنوورەکانی کوردستانیش دەسەڵاتی سیاسیان ڕۆیی. میرنشینی ئەردەڵان لە ساڵانی 1969 زاینی لەسەر دەستی کەسایەتیەکی دیاری ئەردەڵانی بە ناوی بابا ئەردەڵان کە دواتریش هەر میرنشینی ئەردەڵان بە پاشگری ناوی ئەردەڵان کە بۆ بابا بەکارهێنرا، میرنشینەکە هاتە نێو ڕیزی دەسەڵاتە سیاسی و پرۆژە سیاسەکانی کوردستانەوە. ئەم میرنشینە توانی 700 فەرمانڕەوایەتی بەشێکی زۆری ناوچی کوردستان بکات تا ساڵانی 1967 زاینی و لە ئەنجامی ئەو پرۆژە سیاسیە گەورانەی تری ناوچەکە و دەسەڵاتە ئێرانیەکان و تورکیەکان و ئەو ڕێکەوتنامە نێودەوڵەتی و ئیقلیمیانە وای کرد میرنشینی ئەردەڵانیش هاوشێوەی بەشێکی زۆری تری میرنشینە کوردیەکان و پرۆژە و دەسەڵاتدارە سیاسیەکان خۆری تەمەنی ئاوا بێت. لە نیوەی دووهەمی سەدەی 12 زاینی و لە ساڵانی 1969دا لەسەر دەستی کەسایەتێکی دیاری ناوچی کوردستانی ڕۆژهەڵات بە ناوی بابا ئەردەڵان میرنشینێکی بەهێز دامەزرا و خودی میرنشینەکەش بە ناوی ئەردەڵانەوە چووە ڕێزی میرنشینە سیاسەکانی کوردستان. بۆ ماوەی 700 فەرمانڕەوایەتی لە ناوچەکانی ڕۆژهەڵات و باشووری کوردستاندا کرد. لەم ماوەیەشدا زیاتر لە 40 میر فەرمانڕەوایەتیان کردووە و سەرەڕای ئاڵۆزی بارەدۆخی ڕۆژگاری دروستبوونی میرنشینەکە بەهۆی هێرش و پەلامارەکانی هۆزەکانی جەنگیزخان و هاتنی سوپای تەتار و مەغۆل بۆ سەرزەوی کوردستان و پشێوی و ئاڵۆزی سیاسی ڕۆژگاری دەوڵەتانی عوسمانی و سەفەوی، بەڵام بابا ئەردەڵان توانی میرنشینەکە بەهێز و پایەدار بکات. بێگومان میرنشینەکانی کوردستان قۆناغێکی گرنگن لە مێژووی نوێی کوردستان. ئێمە لەو قۆناغەدا کە چەندین میرنشینمانەیە کارەکەی لە ناوچێکی جیاوازی کوردستانی گەورەدا دەسەڵاتیان هەبووە. یەکێک لەو میرنشینە دیار و کاریگەرانی کە بوونی هەبوو دەسەڵاتێکی فراوانی هەبوو، ڕۆڵێکی گرنگی بینیوە لە کای سیاسی و ئیداری کوردستان دەبریتێ لە میرنشینی ئەردەڵان. میرنشینی ئەردەڵان کە مێژوونووسان دامەزانی ئەم میرنشینە ئەگەڕنەوە بۆ نیوەی دووەمی سەدەی 12 یاخۆ بە تەحدید بڵێن بۆ ساڵی 1969 زاینی. بێگومان کە تا ساڵی 1967 بەردەوام بێ نزیکەی 700 ئەم میرنشینە حکومڕانی ناوچێکی گرنگی کوردستانەکەن و پێی قۆناغەکان دەسەڵاتیان زیاد و کەمی کردووە. بێگومان دامەزانی ئەم میرنشینە ئەگەڕێتەوە بۆ دامەزێنەرگەی کە بریتێ لە بابا ئەردەڵان و ناوی میرنشینەکەش ئەگەڕێتەوە بۆ ئەو کەەوە میرنشینەکەی دامەزراندووە. دیارە لە هەلومەرجی هاتنی شاڵایی مەغۆلەکان بۆ سەر ناوچەکانی کوردستان و دەوروبەری، ئەو کاتە بابا ئەردەڵان دەبێتە حاکم و حکومڕانی ناوچەی شارە زۆر و دواتر وردۆرە دەسەڵاتی میرنشینەکەی فراوانەکە و بۆ ناوچەکانی قەرەداغ بۆ ناوچەکانی شارباژێر و پاشان لە دوای خۆی کڵۆڵبەجی کوڕی دێتە سەر دەسەڵات، ئەو کاتە ستوری دەسەڵاتی فراوانترێ بێ ئەچێ بۆ ناوچەی هەولێر و دەوروبەریشی ئەگرێتەوە. سنووری دەسەڵاتدارەتی میرایەتی ئەردەڵانیەکان بەهۆی بەهێزبوون و لاوازبوونی ڕۆژگاری سیاسیان گەلێک جار گۆڕانکاری بەسەردا هاتووە. بەڵام ئەوەی لە ماوەی 700 فەرمانڕەوایەتی ئەردەڵانیەکان سنووری دەسەڵاتدارەتی میرایەتەکەیان بووە
لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێستا کە بریتین لە سنەوم و کریان و هەورامان و هەروەها بەشێکی فراوانی دەشتی شارەزور و بناری هەورامانی لهۆن و شەمیان لە باشووری کوردستان. بەڵام ئەتوانین بڵین لە ناوەندی دەسەڵاتدارەتی میرایەتی ئەردەڵان و بە تایبەتیش لە کۆتاییەکانی سەدەی 16 زاینی و سەرەتاکانی سەدەی 17دا سنووری دەسەڵاتدارەتی میرایەتی ئەردەڵان گەیشتە سنوورەکانی دەرەوەی کوردستان و دەشتی شارەزور و ویلایەتی مووسڵ و تا سنوورەکانی بەغدادیش کەوتە دەست فەرمانڕەوایەتی میرایەتی ئەردەڵانیەکان. بێگومان میلیشینەکان بە پێی بارودۆخ و هەلومەرجی ناوچەکە و دەوروبەری و پێی بەهێزی و لاوازی میرەکانیان سنوورەکانیان فراوان بۆ بەرتەسک بۆتەوە. کاتە میرەکان دەوری گرنگیان بینەوە لە بێزکردنی میلیشینەکەەوە لە فراوانکردنی میلیشینەکەەوە پاشان بەرتەسک بوونەوەی. ئێمە بین لە سەرەتای میرنشینی ئەردەڵان ناوچەی شارەزور و دواتر فراوانە بێ ڕابڕ بەرەو ناوچەکانی هەولێر و دەوروپشتی و دواتر لە سەردەمی هەڵۆخاندا قەڵای زەڵ نەبێتە پایتەختی ئەم میلیشینە و لە دواتر لە سەردەمی خان ئەحمەد خانە پایتەخت ئەگوازێتەوە بۆ شاری سنە و تا کۆتایی میلیشینەکە سنە پایتەختی میلیشینی ئەردەڵان ئەمێنێتەوە. واروە لە سەردەمانێک سنووری میلیشینی ئەردەڵان فراوانە بێ زۆر گەورە ئەبێ بە تایبەتی لە سەردەمی خان ئەحمەد خاندا کە ئەو کاتە خان ئەحمەد خان بۆ کاتێک کە شەعباسی گەورە هێرشەکە بۆ سەر شاری بەغا خان ئەحمەد خان بەلەشێک و بەژایی لەم لە شکێشی ئەکات و ناوچەی کەرکووک و دواتر ناوچەکانی کۆی و حەریر و تا ئەتوانین بڵێن تا زێی گەورە و تا شاری ئامێدی و ئەو ناوچانە دەست بەسەر ئاگرێ و بگرە ناوچەکانی ئەو دیوزیە تا ناوچەی نزیک دیوەک ئەبنە تابعی میلیشینی ئەردەڵان و لە سنووری ڕۆژهەڵاتی کوردستانی ئەم ڕۆژدا کەوتمان سنە پایتەختە و سنوورەکانی تا سنووری کرماشان و هەمەدان تا زێی دەریاچەی ورمێ دەڕوە. میرنشینی ئەردەڵان هاوشانی دەسەڵاتە سیاسیەکەی کە توانی بۆ ماوەیەکی زۆر دەسەڵاتدارەتی سەربەخۆیی ناوچەکانی کوردستان بکات هەوارگەیەک و بارەدۆخێک بڕەخسێنێت تا ئەوەی دانیشتوانی ژێردەسەڵاتدارەتی میرنشین بتوانن لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتی و بگرە ئەدەبی و فەرهەنگیشەوە زیاتر پێش بکەون. لە ماوەی دەسەڵاتدارەتی ئەردەڵانیەکان خۆری هونەر و نووسین و بیناسازی و موزیک و جلوبەرگی کوردی درێژاوە و گەشت بوو. بە جۆرێک میرنشینەکە ڕۆڵی هەبوو لە داهێنان و بەرەو پێشبردننی بەشێکی زۆر لە کللتور و هونەرە فۆلکلۆریەکانی ناوچەکە و بە تایبەتیش ڕۆژهەڵاتی کوردستان. میرنشینێک 700 درێژەی هەبێ دیارە تووشی هەوراز و نشێوە بێ و بە تایبەتی ئەو میرنشینە کەوت بێتە نێوان دوو زلهێزی ناوچەکە دەوڵەتی عوسمانی و لە دەوڵەتی سەفەوی ئەمە ینی بەڕاستی اینجا سەفەوی و عوسمانیش ینی هەمیشە شەڕیان هەبووە و هەمیشە ململانەی تائیفی و ململانەی سیاسی و عسکەریان هەبووە. ئەمە ینی بەڕاستی سیاسەتێکی زۆر زیرەکانەی ئەوێت تۆ بتانی لە نێوان عوسمانی و سەفەویە باڵانس ڕابگریت. ئەم کێشمە عوسمانی و سەفەوی ئێران و عوسمانی کارێکی کردووە هەمیشە ئەم میرنشینانە ناجێگیر بن سەرەڕای ئەوەی کە سیاسەتمەداری باشیان هەبووە فەرماندەی سەربازی زۆر کارامەیان هەبووە بەڵام لە هەندێک کاتا یعنی ئەم میرنشینانە بوونەتە قوربانی سەفەوی عوسمانی و کەوتونەتە شەڕی زۆر خراپ لەگەڵ یەکترە. ئەمە بەردەوام بوو بەداخەوە یعنی هەتا کۆتایی هاتنی ئەم میرنشینانە لە ناوەڕاستی سەدەی 19ەمە. میرنشینی ئەردەڵان توانیوێتی لە ڕووی سەربازی و کارگێڕیشەوە دەور ببینێت. لە ڕووی سەربازیەوە ئەو کێشمە دوو جەزر و بەرز و نزمەیە کە لە نێوان هەردوو گەورە دەسەڵاتی ئەو سەردەمەی عوسمانی و سەفەویە بووە
لە زۆربەی کاتەکانە میرنشینی ئەردەڵان توانیوێتی سربەخۆیی خۆی ڕابگرێت لە هەندێک حاڵەتیشە بەداخەوە بۆی نەکراوە و دەرفەتی نەبووە. ئەردەڵانیەکان ینی بە شێوەیەکی گشتی ئەکرێ بوترێ هاوپەیمانی ئێران بوون، ینی بە درێژایی مێژوو بەس لە یەک قۆناغانە بێ ئەوە کە من ینی تا ئێستا تەفسیری ئەوەم بۆ نەکراوە کە ئایا بۆچی ینی ئەردەڵانیەکان لەو قۆناغانیان توانیوە لەگەڵ دەوڵەتی ئێرانە ینی تەبابن. پێم سەیرە ئەویشەوەی کە لە سەردەمی کەریمخانی زەندا کەریمخانی زەند کە کورد بووە و پاشایەکی زۆر دادپەروەریش بووە، ڕاستە شیعە بووە و شیعەگەری کردووە، بەڵام زۆر دادپەروەر بووە، ینی زۆر بەهێزیش بووە. کەچی سەیرەکەی ئەردەڵانیەکان لە سەردەمی کەریمخانی زەندا لەگەڵ تارانە نەبوون، لەگەڵ بڵین حکمڕانی ئێرانە نەبوون، لەگەڵ ئەسفەهان، ئەو کاتە ئەسفەهان پایتەخت بووە. یەکێ لە ئەستێرە گەشت و دیارەکانی ئەم مەجالەی فەرمانڕەوایی بریتە لە خان ئەحمەدخانی ئەردەڵان و هەروەها هەڵۆخانی باوکی کە دوو کەسایەتی دیار بوون. لە سەردەمی هەڵۆخانە زانست و بواری ئیداری گەشەی کردووە، لە سەردەمی خان ئەحمەدخانە فەرمانڕەوایی و فراوانکردنی قەڵەمڕەوی دەسەڵات و بواری سەربازی. یەکێک لە لەتیفە دیار و بەرچاوەکانی کە ئەکرێ هەموو جار ئیشارەی پێ بکەین دامەزراندنی سوپای ڕەزمی و نظامی لە میرنشینی ئەردەڵان لەسەر دەستی خان ئەحمەدخانی ئەردەڵان بووە کە هەر ئەو ناوەشی لێناوە ڕەزمی ئەردەڵان، یعنی سوپاکەی ناوی ڕەزمی ئەردەڵان بووە. وەروەها داهێنانی شاڵی کوردەواری لە داهێنانی ینی بۆ خان ئەحمەد داهێنراوە نەک ئەو بڵێن جۆڵا و پیشەوەرەکانی ئەو سەردەما ویستویانە جلێکی نمونەیی دروست بکەن بۆ خان ئەحمەدخان کاتێ ئەچێ بۆ ئەسفەهان بۆ دەرباری شای سەفەوی بە جلێکی کوردەواری و ینی نەریتێکی کوردەواریەوە بچێتە ئەسفەهانەوە بۆیە شاڵی کوردەواریان بۆ داهێناوە و لەبەری کردووە. وهروەها هەڵۆخان توانیوێتی داهێنانێکی گەورە لە مێژووی فەرمانڕەوایی کوردیە بکە، ئەویش ئاڵۆگۆڕکردنی یا دەساودەستکردنی دەسەڵات بە شێوازێکی نائەسکەری کە بە شێوازێکی هێمن و مەدەنیانە دەسەڵاتی سپاردووە بە کوڕەکەی ڕێگەی بۆ خۆش کردووە. بۆ نمونە خۆی چوە بۆ ئەسفەهان 6 مانگ نەگەڕاوەتەوە، فەرمانڕەوایی و حکمی سپاردووە بە خان ئەحمەدخان تاوەکو ڕای بێنێ کە چۆن فەرمانڕەوایی بکە. بەڵام ئەوەشمان لەبیر نەچێ زۆر سیاسەتمەدار بوون ئەمان سەیرەکەی ینی لەسەر سنوور پایتەختیان داناوە هەندێک جار، مەسەلەن لە ئەحمەداوە لە حەسەناوە لە ینی دواتر ینی گەڕانەوە بۆ سنە. ئەمەش بۆچی بۆ ئەوەی کە زۆر زیرەکانە بتوانن لە بینی ئێران و عوسمانیە یاریەکی سیاسیانە بکەن و ڕێگەن نەدەن ینی میرنشینەکە ببێتە قوربانی و کۆنتترۆڵی ئەو کەسە سەرڕۆیانە بکەن کە هەمیشە ویستویانە لە بینی عوسمانی و لە بینی ئێرانە بڵین لەسەر پەتپەتێن بکەن و شەڕ بۆ ئەردەڵانیەکان دروستکەن. یعنی ئەمە نیشانەی زۆر زیرەکی پاشاکانیان بووە. لە میرنشینی ئەردەڵانیدا گەلێک کەسایەتی و شاعیر و نووسەریش ژیانیان کردووە و هەروەها لە مێژووی ئەردەڵانیەکانە ناویان هەبووە. ئەتوانین لە سەروی هەموو شیانەوە ئاماژە بەژنە شاعیر و شەرعزانی دەورانی ئەردەڵانی بکەین، ئەویش مەستورەخانی ئەردەڵانی یاخود مەستورەی کوردستانی. لە ڕووی ئەدەبیەوە دیارترین و ناسراوترینیان ماشەرەف خانم مەستورەی ئەردەڵانە کە لە بنەماڵەی خانەکانی ئەردەڵان هەڵکەوتووە، وەکو لە پێشەوە ئاماژەم پێکرد لە چەند بوارێکە بەهرەی هەبوو وەکو شاعری وەکو زانستی شەرعی وەکو مێژوو نووسی و نووسینەکانیشی جێدەستی دیارە. لە ڕووی سەربازیەوە دوو کەسایەتی گەورە خان ئەحمەدخان و هەڵۆخان، لە ڕووی ئیداریەوە کە ئەتوانی بڵێن بە دوا خانی ئەردەڵان دایبنی بریتە لە ئەمانوڵڵاخانی ئەردەڵان. لە سەردەمی ئەمانوڵڵاخانە شارستانیەت و بیناسازی و ئیدارەی میرنشینی ئەردەڵان گەیشتە ترۆپک، حتا لە سەردەمی ئەوە گەڕیدەی بەناوبانگی بەریتانی جیمز ڕیچ هەڵە کاتی هاتمە سلێمانی بینیم خانوەکانی ناشرین لە قوڕ دروستکرا بوون، جەوێکی کەئیب
ئەلبەت خاڵی ئیجابی میرنشینی بابانیش ئەدات بەزەڵێ کە چوومە سنە میرنشینی ئەردەڵان پایتەختەکەی شاری سنە بوو لەوێ بینایی فەرمانڕەوایی میرنشین لەبەرەوەی ئەمانوڵاخان لە سەفەرا بوو من حەوت ڕۆژ لەوێ میوان بووم لە ناو بینایی فەرمانڕەوایی میرنشینەکە لە ماوەی ئەو حەوت ڕۆژە بە شەوا لە ژوورەوە سەرنجی بیناسازی بیناکەمەدا بە ڕۆژە لە دەرەوە لە باخچەکانیا سەرنجی ڕووکاری دەرەوەی بیناسازیەکەمەدا هێشتا تێرم لە وەرگرتنی چێژ لە ڕوانینی ئەم بینایە وەرنەگرت. ماح شەرەف خانم کە ناسراوە بە مەستورەی ئەردەڵانی یاوە خودت هەندێکیش بە مەستورەی کوردستانی ناوی دەبن یەکێک لە کەسایەتیە دیار و گرنگەکانی ناو مێژووی میرایەتی ئەردەڵانیەکان. گڵکۆی ماح شەرەف خانم ئێستاکە لە گردی سەیوانە لە شاری سلەیمانی. ناوبراو پاش ئەوەی لە ساڵانی 1805 لە شاری سنە و لە بنەماڵی قادریەکان و لە سەردەمی دەسەڵاتدارێتی ئەمانوڵڵاخانی ئەردەڵانی لەدایکە بێ و تەمەنی لاوێتی مەستورەی خان هەر لە شاری سنە بێت و پاش هاوسەرگیری لەگەڵ خەسرەوخان کە دواتریش بە خەسرەوخانی ناکام ناسێنرا کە دەبێتە والی ئەردەڵان لە شاری سنە و پاش وەفاتی خەسرەوخانی ئەردەڵانی مەستورەی ئەردەڵانی هاوڕێ لەگەڵ بنەماڵەکەیە لە ترسی ئەو کێشە و ناکۆکیانەی نێوان دەسەڵاتدارێتی قاجاریەکان لەگەڵ ئەمارەتی ئەردەڵانی کۆش دەکا بۆ ژێر دەسەڵاتی میرایەتی بابانیەکان. بۆیە مەستورەخانی ئەردەڵانی لە ناو سنووری دەسەڵاتدارێتی بابانەکان دەمێنێتەوە و پاش تێپەڕینی عمرێکی کورت لە شاری سلێمانی لە تەمەنی 44 ساڵیدا لە ساڵانی 1848 وەفات دەکات و هەر لە شاری سلێمانی بەخاگەسپێرێت و لە گردی سێوان کە ئێستاکەش ئارامگاکەی لێرەدایە. وەفاتی مەستورەی ئەردەڵانی 170 ساڵ خەریکە تێپەڕ دەکات بەڵام هێشتا زۆرن ئەوانەی مەستورەخان یاخود مەستورەی ئەردەڵانی یا ناناسن یاخود تەنها وا دەزانن شاعیرێک بۆ یاخود مەستورەی ئەردەڵانی بە شاعیری بوونیەکەی ناوی ڕۆشتووە. ڕۆشنگەری یاخود ڕۆشنبیری لەناو میرنشینی ئەردەڵانە دیاردەیەکی زۆر گەورە بووە هەمیشە ئەگەر لە ڕووی زانستیشەوە یاخود لە ڕووی ڕۆشنبیری و هەڵسەنگانێکی بۆکەین ئەو شوێنانەی کە کتێبیان تایەوە کتێبخانەیان تێوە سەرچاوە فەرهەنگی و خوێنەواریەکانیان تێ هەمیشە خەڵکی تیا پێگە لەبەرەوە لەناو میرنشینی ئەردەڵانە خەڵکی تیا پێگەشت. ئێمە نمونەی زۆرمانەیە بەڵام دیارترین نمونە ئەگەر بمانوێت لە ناو میرنشینی ئەردەڵانە باسی کەین ڕاستەوخۆ باسی ماح شەرەف خانم ئەکرێ مەستورەی ئەردەڵانی ئەکرێ کە لە ناو میرنشینی ئەردەڵانە ئافرەتێکی زۆر بەناوبانگ بووە لە نیوەی یەکەمی سەدەی 19ەمە ئەم ژنە لە تەمەنێکی کورتی 44 ساڵەیە کۆمەڵە بەرهەم و بابەتی گرنگ ئەنووسێت ئەمەش سەرچاوە و زەخیرە و بەرهەمی فکری و ڕۆشنبیری معریفی ناو کتێبخانەکانی میرنشینی ئەردەڵان و سەقافەی ئەردەڵانیەکانە. سیاسەتی ئەردەڵانیەکان لە هەمبەر زانست و خوێندەواریدا بە جۆرێک بوو لە ڕۆژگاری ئەردەڵانیەکاندا مزگەوتی دارالئیحسان وەک گەورەترین مزگەوتی شاری سنە و ناوەندی دەسەڵاتدارێتی ئەردەڵانیەکان جمەی هاتووە لە هەمبەر فەقێ و مەلا و موڕشید و زانا و شاعیر و خوێندەوار و زایید. ماح شەرەف خانم یاخود مەستورەی کوردستانی یا مەستورەی ئەردەڵانی کە مێژوونووسەکان هەریەکە و بە ناوێکەوە و تەسمیەکیان پێداوە یەکێک لە ڕەهەندە کاریگەرەکانی ڕۆشنبیری ئەم ئافرەتە یاخود سەقافەتی ئەم ئافرەتە بریتی بووە لە ژینگەی خێزانیەکەی کە کچی ئەو لە سندبەگی حەمەئاغای قادریەکانە یەکێک لە بنەماڵە دەستڕۆیشتوەکانی ناو شاری سنە بوون و لە دام و دەستگاکانی میرنشینی ئەردەڵانەوە دەستڕۆیشتوو بوون. ئەمە یەکێک لە ڕەهەندە کاریگەرەکانی پێگەیشتنی ماح شەرەف خانمە. دووەمیان بریتیە لە سەقافەتی عامی ناو
میرنشینی ئەردەڵان. ماخ شەرەفخانم لەو کاتانەدا کۆمەڵێ بەرهەمی باشی نووسیوە، وە گوتمان لە پێشترا لە تەمەنێکی کەمە 4 بەرهەمی هەیە. یەکەمیان دیوانە شعریەکیە بە ناوی شعرەکانی مەسوورەی ئەردەڵانی و 3 جار لە سنە و 3 جار چاپ کراوە، جارە لە سنە و 2 جار لە تاران، جگە لەم چاپە تازانەشی کە لە چاپخانەکانی باشووری کوردستان یاخو لە ڕۆژهەڵات چاپ کراون. زیاد لە 20,000 بەیتە شعری بە شێوەزاری فارسی و گۆرانی هەیە. بەڵام بەداخەوە بەشێکی زۆریان فەوتاون 2000 بەیتی لەوانەیە زیاتر نووسراوەتەوە. ئەم شعرانەی بە فارسی نووسیوە، بەشێکی بە عەرەبی و هەروەها بە شێوەزاری گۆرانی نووسیوە کە بەشێکی زۆری ناوەخری شعرەکانیشی ڕەخنەی تایە، دیدگای خۆی تایە بۆ ئەو قۆناغ و بارودۆخەی فەرمانڕەوایانی ئەردەڵان و ململانیەکان لە ناوچەکەدا هەبوو. ئەمە لە ڕووی شعرەکانیوە. کتێبێکی تریە بە ناوی مەجموعی ئودەما کە بیۆگرافیای شاعیرەکان ئەدیبەکان باسەکان. ئەمە کتێبی دووەمیەتی. کتێبێکی تری هەیە کە ئەمە ئەبووە هەتا ئێستا باسی لێوەکرایە، باسە زانستەکانی زانستی شریعەت باسەکە، ئەسڵی دین باسەکە، فەرعی دین باسەکە. کتێبەکەی بە ناوی ڕیسالەی شەرعیە یاخود عەقاید پێڵێن شەرعیات، ئەوەی کە مەستورە نووسیوێتی. کتێبێکی تریەیە کە دوایین کتێبێتی مەسوورە وەکو مێژوونووسەکان ئەڵێن لە ساڵی 1940 کۆچی دوایی کرۆ، بەڵام لە ساڵی 1945 2 ساڵ بەر لە وەفاتی و بێ بۆ شاری سلێمانی و ڕووبکاتە ئەم شارە و بە نەخۆشی درم و پەتا لەو کاتانەدا کە بووە کۆچی دوای بکات و ئێستا ئێمە لەسەر ئارامگاکەی ئەم قسانە ئەەکەین. باسی تاریخی ئەردەڵانیەکانەکە زۆر بە وردی باسی فەرمانڕەواکانی میرنشینی ئەردەڵانەکە. لەم کتێبە مەستورە باسی ئەسڵی دینەکە، باسی فەرعی دینەکە، باسی یەکێک لە فەرزە گرنگەکانی ئاینی پیرۆزی ئیسلامەکە کە زانانی هاوچەرخ بەشێکی زۆریان لەناو لەوانەیە ئەرکانەکانی ئیسلامە هێناویانەتەوە یاخود باسی نەکە، باسی جیهادەکە. يعني دێ بە ئاەتی فضل الله المجاهدين على القاعدين أجرا عظيما دەست پێیەکە. ئەمە بۆ خۆی پەیوەندی بەوە هەیە کە ئەم ئافرەتە و ئەم ژنە لە نیوەی یەکەمی سەدەی 19ەما دێت ئافرەتێکی ڕۆشنبیری ناو میرنشینی ڕۆشنگەری ناو میرنشینی ئەردەڵانەوە ژنێکی هەڵکەوتووە بلیمەتێکی دیارە لەناو ئەو هەموو ڕەوە پیاوەی کە نووسینیان هەبووەوە نووسینەکانن بەشێکی جاروێت دڵڕەقی و بەریە کەوتنی تیا بۆ ئەم دێت لە زانستەکانی شریعەتە کاتەوە ئیسفادە لە کتێبەکانی مەلا ئەبوو بەکری موسەنیف و بەشێ لە کتێبەکانی ئەبوو حەنیفە و کە سەرچاوە شیعیەکانی شەکا بۆ ئەم کتێبەی کە نووسیویەتی. بەڵام سیرەکەی لە ئەدەبیاتی ئیسلامی خۆمانە کەمتر لا لەم کتێبی شەرعیاتە کراوەتەوە. ئەمە وەکو ناوەڕۆکەی باس و بابەتی گرنگی تایە ڕاستە بە زمانێکی باوی سادەی ئەو سەردەمە نووسراوە، بەڵام بە شێوە میلیەکەی پوختەیەکی جوانی شریعەتی ئیسلامی لە ڕووی ئەرکان و لە ڕووی ئەسڵی دینەوە ئەخاتە ڕوو بۆ خەڵکی مسلمان و خەڵکی باوەڕدار. کتێبەکەی تری بەڕاستی کە زۆر گرنگە، کتێبێکی تریە مێژووی ئەردەڵانیەکانە بە وردی باسی مێژووی فەرمانڕەوایانی ئەردەڵانەکە ئەم ژنە نەهاتووە لە خۆی و بیرەوەریەکانی بنووسێتەوە بە شێوەیەکی سەتحی و سەرکێڵی بڵێ فڵان کەس چی کرد، فڵان فەرمانڕەواچی کرد، هاتووە لە پێشەکیاڵێکی ئەڵێ پاش متاڵایەکی زۆر لە سەرچاوە و نامەگۆڕینەوە. یعنی ئەمە چییە؟ ئەم دێڕەم تێکستەوە ئەم تعبیرەی مەستورەخان تعبیرە لەوەی ئەم ژنە لە ناو کتێبخانە دەوڵەمەنەکانی ئەردەڵانە کۆمەڵە سەرچاوی باشە بۆ خوێندوێتەوە. سەرچاوی خوێندوێتەوە اینجا ئەڵێ گەشتمە سەر ئەوەی کە بە پێویستم زانی مێژووی میرنشینەکەی خۆم و فەرمانڕەوایەکان بنووسمەوە. ئەمە لە هەمووی گرنگترە، لە هەموو ئەوە گرنگتر ئەم ژنە نەهاتووە بە شێوەیەکی عاتفی و سۆزداری مێژووی میرنشینەکە بنووسێتەوە، بەس هاتووە چی کردو بە شێوەیەکی زمانێکی ڕەخنەیی نووسیوێتی. ڕووداوەکانی نقل کردووە لە کاتێکە کە ڕووداوێکی نووسیوە کە زانیوێتی لەگەڵ واقع زۆر نایەتەوە، لەگەڵ عقل و لۆژیکا ناگونجێ و توێتی لە ئاسی و توێتی عقلی بێخەوش و سەلیم لەوە ناچێ ڕاستێتی ئەم ڕووداوە بسەلمێنێ. لە کوردستان، ئێران و لە نزیک شاری سنەدا قەڵای حەسەناوە وەکو یەکێک لە گرنگترین قەڵا سەربازیەکانی ئەردەڵانیەکان ئێستاکەش شوێنەواری بەجێماوە و خشتەکانی یەک لەسەر یەک ماونەتەوە لە هەورامانی ڕۆژهەڵات لە گوندی پاڵنگان کە خودی گوندەکە لە قەڵایەکی سەخت دەچێت، قەڵایەکی مێژووی ئەردەڵانیەکان بەجێماوە کە بە قەڵای پاڵنگان ناو دەبرێت. هەڵۆخان بنیاتنەری ئەم قەڵایە بۆ وەکو یەکێک لە سەختترین قەڵا سەربازیەکانی ئەردەڵانیەکان هەژمار دەکرێت. لە پشت شارە جوانەکەی مەریوان و
لە بەرزایەکانی ڕوبەڕووی دەریاچەی زرێباری دڵتەڕ و سینەساردا قەڵای ئیمام وەک شوێنەواری ئاوادان کراوەی ئەردەڵانەکان بەدی دەکرێت کە پێشتر ئەم قەڵایە لەلایەن میرحەمزەی بابانیشەوە بنیادنراوە. لە بەشی هەورامانی باشووری کوردستانیش دیارترین شوێنەواری ئەردەڵانیەکان و بە تایبەتیش هەڵۆخان و خان ئەحمەدخان قەڵای زەڵمە کە بە جێماوەیەکی دەورانی ئەردەڵانیەکانەوە یەکێکە لە گرنگترین پشتێنە سەربازیەکانی میرنشینی ئەردەڵانی و بە درێژایی 7% فەرمانڕەوایەتی ئەردەڵانیەکان ئاوەدان بووە. بگرێگەل ئەجار بۆ ماوەیەکی توولانی میرانی ئەردەڵان ڕاستەوخۆ لێرەدا ژیانیان برتوۆتە سەر و وەکو پایتەختێکی زستانەی میرایەتەکەیان بووە. لە شارە جوانەکەی سنەی کوردستانی ڕۆژهەڵات و لە پایتەختی ئەمارەتی ئەردەڵانیەکان ئێستاکەش کۆشکەکەی خوسرەواوای سەردەمی ئەمانوڵڵاخان و خوسرەوخانی ناکام هێشتا جوانی و ڕەنگاوڕەنگەکەی لەدەست نەداوە و پایەکانی هەر بە پێوە ماون و ڕازی ڕۆژانی هاتوچۆی خانانی ناو سەرای دەسەڵاتدارەتی و قەتارەی لاوانی ئەردەڵانیمان بۆ دەگێڕێتەوە. بە درێژایی ماوەی فەرمانڕەوایەتی میرایەتی ئەردەڵانیەکان یەکێک لە گرنگترین تایبەتمەندیەکانی ئەمارەتی ئەردەڵانی گرنگیدان بووە بە بواری بیناسازی و هەروەها جەوڕەخساندنێک بۆ وەستایان و دەزڕەنگینان و بەناسازان و نەخش و زەخرەفەکاران و بەرتاش و کەرپوچ تاشانی ڕۆژگاری ئەمارەتی ئەردەڵانی بە جۆرێک بووە هونەری بیناسازی و هونەری ڕازاندنەوەی خان و ماڵەکان لە ڕۆژگاری ئەردەڵانیەکان و بە تایبەتیش لە سنتەری فەرمانڕەوایەتەکان کە شاری سنەیەوە لە یازال ئێستاکەش بەشێکی زۆر لە کۆڵانەکانی شاری سنە لە گۆڵانی قەتارچیانەوە بیگرە هەتاوەکو مەیدانە بەناوبانگەکانی شاری سنە و وەروە بە کۆشکەکەی خوسرە و ئاوا بەناوبانگە ئێستاکەش ئەبینین شوێنەوارێکی زۆری جێگەدەستی میرایەتی ئەردەڵانیەکان لە شاری سنە و هەروەها لە تەواوی ئەو شار و شارۆچکانەی کەوا وەستایانی ژەردەسەڵاتی ئەردەڵانیەکان کۆچیان بۆ کردو یاخود ڕۆیشتن بۆ لەوێ ئیشی لێ بکەن. پاش تێپەڕینی 7% لە فەرمانڕەوایەتی ئەردەڵانیەکان و بە هۆکاری کێشە ناوخۆیەکان و خراپی باری ئابووری و گۆڕانکاری هەرێمایەتیەکان و بە تایبەتیش ڕێکەوتن نامەشومەکەی ئەرزڕۆمی دووهەم خۆری میرنشینی ئەردەڵانی لە ساڵانی 1960 بە یەکجاری ئاوا بوو. ئەگەریترینەوەکە بە بۆچوونی بەندە هۆکارە ناوخۆیەکانە یعنی کێشە و ملانە ناوخۆیی و بنەماڵیەکانی میرنشینی ئەردەڵان بە پلەیەک بنکەی میرنشینی ئەردەڵان لە ناو دەسەڵاتداری سەفەویەکانە بوو. ئەمە هۆکارێک بوو بۆ ئەوەی دەوڵەتی عوسمانی هەردەم هەوڵێدا ملانە نێوخۆیەکانی میرنشینی ئەردەڵان لاوازەکانی میرنشینی ئەردەڵان ئیستیغلال بکە و لەم ڕێوە دەست بخاتە نێو دەوڵەتی سەفەویەوە کە ئەمە هۆکارێکی زۆر گرنگە و بە تایبەت بۆ بەختی میرنشینەکان میرەکانی ئەردەڵان سەردەمی شەڕە ناوخۆیەکانیان کەوتووە سەردەمی سوڵتان سلێمانی قانونیەوە کە یەکێکە لە سوڵتانە بەهێزەکانی دەوڵەتی عوسمانی. دوجار میرنشینەکان بوونە قوربانی هاوکێشەیەکی نێودەوڵەتی. هۆکارەکەش چی بوو؟ هۆکارەکەشەوە بوو کە چه عوسمانی و چه ئێران و چه ئەو هێزانەش کە لە پشتی عوسمانی و ئێرانەوە بوون هاوپەیمانی ئەوان بوون ئینگلیزەکان با بڵێن لە پشتی ئێرانیەکان بوون و ئەڵمانیا و هەندێ وڵاتی وەکو نەمسا ینی لە پشتی عوسمانیەکان بوون ینی بڕیاریان هاتە سەر ئەوەی کە میرنشین نەمێنێ لە نێوان عوسمانی و سەفەویە. هۆکارێکی تری ڕوخانی ئەم میرنشینە هۆکارە نێوخۆیەکان و ئەو بارودۆخ و کارەساتە سروشتی و ئابوووریانی بەسەر ئەم میرنشینە هات. ئێمە بین کۆمەڵی کارەساتی وەکو بمەلەرزە وەکو نەخۆشی و پەتا و تاعون و ئەوانە بەسەر ئەم میرنشینە هات. پاش تێپەڕوونی نزیکەی 7% بەسەر بنیادنانی پرۆژەی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری ئەمارەتی ئەردەڵانی وەکو هێزێکی سیاسی لە سەرزەوی کوردستان و هەروەها تێپەڕینی چەندین قۆناغی ساردبوونەوە و فراوانبوون و هەروەها بەرتەسبوونەوەی دەسەڵاتی سیاسی و فراوانبوونی سەرزەوی دەسەڵاتدارێتی ئەردەڵانیەکان بەڵام بەهۆی ئەو
پرۆژە سیاسی گەورانەی تر لە ناوچەکە هەبوون ئەو گۆڕانکاریە سیاسی بەسەر دەسەڵاتدارێتی هەرێمایەتی ناوچەکە هات ئەو ڕێکەوتنانی لە نێوان دەسەڵاتدارە زۆر جلهێزەکانی غەرب و دەسەڵاتدارێتی عوسمانی و هەروە سەفەویش بە حکمی هەڵکەوتی جوگرافیایی ئەمارەتی ئەردەڵان بەشێکی زۆری لە ژێرسنووری دەسەڵاتدارێتی سەفەویەکان بوو هەروە ئەو گۆڕانکاریش لە سەرزەوی دەسەڵاتدارێتی ئێرانیەکانە ڕوویدا بە زەخت و زۆری دەوڵەتانی عوسمانی و ئێرانی پرۆژەی میرنشینی ئەردەڵان لە چوارچێوەی دەسەڵاتدارێتێکی سیاسی لە ساڵانی 1867 خۆری دەسەڵاتدارێتی میرنشینی ئەردەڵانی ئاوا دەبێت هۆکارەکەشی بێگومان بەدەر لە هۆکارە ناوخۆیەکان کەوا کێشە و ناکۆکی سەرانی میرایەتی ئەردەڵان و هەروەها گرفت و کێشە ئابوووریەکانی قەیرانە سیاسی و ئابووری و بازرگانیەکانی سەرزەوی ئەمارەتی ئەردەڵانی و هەروەها ئەو زەختە زۆرەی کەوا لە نێوان ئەو دوو دەسەڵاتدارە سیاسی هەبوو وای کرد و هەروەها کۆمەڵک هۆکاری زۆر تایبەتریش کەوا ڕاستەوخۆ لەلایەن غەربەوە ئیش لەسەر ئەو پرۆژە سیاسیە هەرێمایەتیانەکرا بۆەوەی بە تەواتی ساف بکرێت و دەسەڵاتە هەرێمایەتیەکان نەمێنن بۆ هۆکاری ئەوەی ئەمارەتی ئەردەڵانی هاوشێوی بەشێکی زۆری میرنشینەکانی تر کە لە دوای ئەردەڵانیشەوە دروست بوون و پێش ئەردەڵانیش خۆری دەسەڵاتی سیاسیان ئاوا بوو میرنشینی ئەردەڵان وەکو ئەتوانێ بڵێن کۆتا وێزگەی دەسەڵاتدارێتی سیاسی کوردانەی خودمختارانەی ناوچەکە لە ساڵانی 1867 کۆتایی بە ماوە و بە دەسەڵاتی فەرمانڕەوایەتی میرایەتی ئەردەڵان و سەرانی ئەردەڵان هات.